جەنابی سەرۆک چەند پرسیارێکیش بە ئینگلیزی پرسیاری من ئەوەیە ئایا ئەو پارە سڕکراوەکانی رووسیا تاکە چارەسەرن یاخۆ توان بڵێم دوایین شانسە بۆ ئۆکرانیا پاشان پرسیارێکی دیکەم هەیە سەبارەت بە عێراق داواکاریتان چییە لە عێراق لە سەروبەندی پێکەنانی حکومەتی نوێدا دەستپێکێ ئەس دەخوازم بەرسەوە پرسیارەتەیە دوێم بدەم ئەس پشگیریە خۆ بۆ گەلێ عێراقیت سەکەس دەکەم هەروەها هیوی دەکەم کو سەقامگیری و سەروەری لە عێراقی هەبە ئەv ئەجندایەمەیە پرسیارە دوم دەرباری ئۆکراینە داخوازیەمە لەڤەر لەوێ ئەنجومەنی ئەوە و پاکێجێکی داراییە پێشکەش بکەین بۆ بەیەکێک و بەرچاوێمەیە زێدەتر vekirî be gelekî giringek ku em bigîjîne rêkeftinekê guncaw ez piştrast im ku em ê bigêjin rêkeftinê li helbîsta Ewropiyan gelek zelala em di hewlên şer de piştevaniya Ukraynayê dikin em dixwazin ku berçavê Ukrayna jî zelal be her wiha em piştevaniya aştiyekî bihêz dikin her ji ber vê em ê bi hev re danûstanan bişopînin û karê hevpeymaniyê jî temam bikin